کێشەنیاڵە هاوڕێیان بەبێنە سەر کۆبنەوەی مەکتەب سیاسی تاوان لە دوو ڕۆژی ڕابردوو پارتی کۆبنەوەی مەکتەب سیاسی کردیا تاوان لە کاتژمێر 11 کردی دەستی پێ کردیا بەر لە یەک لۆ ناو خواردنی هاتینە دەرێ کاوەش دەڵێم هەر بەس لەوەیە پارتی بزانیانی ئەو سەعات دەڵێ بۆ ئەوەیە کە پارتی بزانی کە چەند سەرچاوەکان دەقیقە ئیتر زۆربەی مەسعود قسەی کردیا جارجاریش نێچیر زۆر بە گەرمی هاتە پێش نێچیر چییە و ماوەی گەرم بووی گەرم بووی لۆ پارتی نێچیر زۆربەی کۆبنەوەکان بایکۆتی دەکرد ئەو زارێ بایکۆتی نەکردیە بەشدار بووە بۆ بە گەرمیش بووە هاوڕێم بەزێک دەقەتخوا ئەوە ببورم زیاتر مەسعود قسەی کردیە نێچیریش هەندە مداخەڵەی کردیە مەسعود بازەوەی کردیا و دیدی یعنی لەگە عێراق گەیشتنە چێندەر و لەگە هەرێم گەیشتنە چێندەر وتی لەگە یەکێتی پێشان دوو پاکێج بووە برێم یەک پاکێج بووە دامان ناوە بە زوای انتخابات تەواو ینی ئۆفەرەکە لۆ کاک پاڤلی تەواوی کرد ئۆفەرە یول و بلاک فرایدەی و ئەو شتانە هەیە مەسعود بارزانی جار بەجار فرێ دەدا وەرە ئەو لێکدانەوانە بەهەرحاڵ وتبی ئێستا دوو ئەوەیە کاندیدمان لۆ سەر و کۆمار دەبی ئەوەی کە هەیە فەریدین و مەلا بەختیار بەشێک دەبن لەو پرۆسەیە لە بۆ پارتی مەسرور دەڵێن مداخەلەی کرد یەک گۆتیتی 50-1 پێ تەرتیب دەبی 50-1 پێ تەرتیب دەبی نێچیر داوای کردیە کۆبنەوەشی دوو خۆڵی لەگە پاڤل دەگایان نادەک دەڵێن تەلەفۆنی کردیان لەوێن دەڕە لەگە پاڤلی ناوێت شەڕەکە گەرم بی هەوڵی نێچیر ئەو تەبعیتی عینەن تەبعی حیزبی شوعیدای موسەعات دانیشتن و کۆبوونەوە و نەبێت بە شەڕ بەس گەرمە نێچیر ئەو ماوەی زۆر گەرمە لەو پارتی دوای وەسیەتەکەی مەسعود بارزانی مەسعود کەم مداخەلەی کردی زۆربەی مەسعود مداخەلەی کردیا گوتی چی فازڵمان بۆیە لە بەغدایە نادێ وشیار زێباری زۆر توندە لەگە شیعەکان وشیار عوقدەی ئەوەی هەیە هاوڕێیان عوقدەی کە دەریان کردیە لە دری دەرناچی نایانی وە دزانی ینی خیانەتێکی زۆر کەوری لێگرایە بۆیە ڕەقا قسەی توندە لەگە شیعەکان مەسعود بۆیە فازڵی ناردێ و وشیاری خستیتە سەر هەرێم وتبی مەسعود بارزانی ئاماژە بۆ کردبوو یەکێتی فەوزایە وەکو کۆن نییە بەس ئەلحەق برادەرەکە قسەی جوانی کرد گوتی پێشان لە کۆبنەوەی مەکتەب سیاسی گۆم پاڤل مخەدر خۆرە و شتیت کەشی دەگوت وتی ئەو جارە ئەوەی نییە ینی یەک ڕێی نینە و هەردەمێ ئیرادەیان لە دەستە خۆنیە ئەو قسانەی کردبوو یەک پاکێج و دوو پاکێزە ئێستا هەرێم و ئەوە جودایە ئەوان گوایە ئەوە دەبن ئەو کات مەسعود بارزانی باز لە ئێمە مانانیشی کردبوو ئەو جارەی باز چێ گوت بێنە چالاکوان هەند چ دەکەین پلێ ماقایێنینە باش دەکەین خراپبی ئەوان هەردشن کاک مەسعود بە قوربان بارزانی یعنی لە چێ بۆ ئۆپۆزسیۆن بێت چەپرا لە بۆ دەسەڵات لێ بدە یعنی لە چێ بووە ئیشی مە ئەوەیە تەنیا مەسەلەی داعش دێتە گۆڕێ دەبی هەمومان دژی داعش بشین بەس ئەیشی خەڵکێک ئۆپۆزسیۆن من دەمێ بڕوا بکەن هاوڕێیان سەقافەتی دەوڵەتی و ئۆپۆزسیۆنی لە ئەو بەرپرسانە نییە ئێستاش بە عەشایری تێدەگەن وە دەزانن ئەگەر ئیشەشی باشیان کرد ئۆپۆزسیۆن بچی چەپرێ لۆ لێ دەکوشتیوالە نییە نێ لە دنیای ئۆپۆزسیۆن هەر ئەوەندە هەیەگە ئیشە کرا ڕەخنەی نهاتە سەرێ نابی ڕەخنە بگری بەس ئیشی ئەوە نییە چەپرە لۆ دەسەڵات لێ بدە و ڕکلامی لۆ بکە دەسەڵاتیش ئیشی ئەوە نییە تەقویەی ئۆپۆزسیۆن بکات دێم دەگەی ینی ڕکلامیان لۆ بکە ئێتیمامیان پێ بدە ئەوە قانونە ینی لە هەموو دنیاوەیە بۆی ئەو لێکدانەوەشی زۆر کورت بینە مەسعود بارزانی ئیشی مە ئەوەیە مێشتانێ بکەینە گامێش ئیشین گۆش ئەوەیە مێشی خۆتان ینی شتێکی بچووک دەکەن لە خۆتان گەورە بکەن برن ئەوەمان کردێ نقطەکە لێرەدایە ئەگەر نابووبی کەی ئەو چالاکوانانە بە هیچ قایل نینە هەر چ دەکەین هەر دژمان ئێوانە ئێوانێت چی چاکت کرد یا تا مەزەلەن ئینسان بێ پژیشت بکە ینی بەس پێم بڵێ چاکسازیت کردیا تێم دەگەی دەدزت خستە ژۆرێ داهاتی خۆت و ماڵ و منداڵت فرێ دایتە ئەو میلەتەی
یعنی چ چاکسازێکتان کردێ چ گۆڕانکاریەکتان کردێ سیستەمەشی جوانی ئەوەتان کردیە ژیانی خۆت بڕواب کە هاوڕێیان دوێنێ برادێک ڤیددیۆشی لۆ نادم زۆر جوان بوو یعنی ترام دانس لەگەر ئەوەی دەکاتن سەربازەکانی دەکە یەک دەچی کە ناسی خاوێنکردنەوەی دەکە لەگەر کرێکارەکانی یەک دەچی مەسەلەن دەستە ناو شەقام قەت مەسعود بارزانی تەنی دیتێ کورە نوێش بکە لەگە خەڵک کورە وەرزش بکە کورە نییە چوبتە ناو دە پێشمەرگە نییە سادە بیتن شتێکی بکە دایمو سەعات بت ئەوەی قەزمان لەوەی دێنی نایەنە ناو خەڵک سادە نین سادە نین لەو شتانە بەرحاڵ ئەوە خاڵەش کەش با من ئەوە بڵێم ینی بەجددیمە پارتی تا ئێستا کە گوتار دەدا لە کۆبنەوەی مەکتەب سیاسی ئەوانەوە پیشان دەداتن کە مادامە ئەو ئەکسەریەتە تا ئەنا ئەو ئەکسەرێتە بەدەر لەوەی کە چەند تەزویر و فرتفێر و ئڕهاب و ئەوەش لەو گۆڕەگەڕێ مادام ئەو ئەکسەرێتە ئیتر تەواو دەبی هەر ئەو بڕیار بداوە خێر و بەرەکەت دەدات هەموو حزبەکانی بکە کە ئەو یعنی وەکو خێر و بەرەکەت دەیدا ئیکات خۆمانیە نێ لانی لە هەموو دنیا کە حزبەکی وەکو پارتی دوای ساڵێک و سێ مانجی فەشەلی ناوە لەوەی حکوومەت پێک بینی وەکو مەسەن دەبی لێ بگەڕێ حزبی کە بێتن بڵێ بابە ئەمن حکوومەت پێک دەینم یعنی بڵێ بابە ئەم فەشەلمی ناو تا ئەو سەرکەوتو نەبوون سەرۆک کۆماریان سەرۆکی هەرێمە دەرێکا کە بڕۆلیسی دووەم یان حزبشکە بڕۆ هەوڵی تەشکیلی حکوومەت بدە بەس ئەوە بەی خۆی دادنەوە دە خێر و بەرەکەتیش دەداتە یەکێتی و هەموو حزبەکانی بکە یعنی لەو نقطەی پارتی وەک کەڵەگا کە ئەوم لە هەموو دنیاشتیوانە نییە یەک لیست کە بردیەوە بەنمونە بڵێ ئەڵڵا ئەمن دەبی بە خۆم حکوومەت پێک بینم و خێر و بەرەکەتیش دەدەمە خەڵکی کشتیوا قۆڕکو هەیە دوای ئەوات هەموو شتە گەورەکان دەبێ خڵت و خاڵ دەدێ ئەوەی پێشەش وەزارەتی دەدەمە یەکێتی و یەک دۆشی دەدەمەنەوەی نوێگە بێ بەشداربی بەرحاڵ یەکێتیش پێداگرە لەسەر ئەو نقطەیە تر ئەوە بە خۆیان دەزان گرنگ ئەو شتانە هەبووە من ئەوەندەم لێزانێ ناشمەوێ ئەوە بکەم بەڵام تەتەورەوە بزانن کاریگەری چالاکوانەکان دیارە من نیمەت زۆر کەسی تێ بێزارە لە دەستمان کاک مەسعود بارزانی کاک مەسعود نابی بێزاربی بەخوا دەبی خەڵک بڕوا بکەن ئۆلف پالمە قسەی هەیە دەرێ ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبوو ئەمە دەبی ئەو ئۆپۆزیسیۆنە دروست بکەین بە خۆمان هانی بدەین بۆ ئەی بۆ عارەکانمان بەس ئەوانە نییە بە هەر ئینسانێک پێڕابگە ئێڵە لی دەدەن دەیکڕن ینی بە ئەرهابیان بەپارە بیگرە بیکوژە یان حیزی بکە یعنی ئەو ئیشیان کەس نەبی ئاوانیە بڕوە لە کاتێکداوە زۆر خەتەرە دەزانم ڕەشبینەشی زۆر هەیە بەس زۆر خەتەرە هەموو ینی ئەو عەقڵی ئەو دەسەڵاتێ بری هەر هەموو خەڵک کورە دەکڕی سە بە جوملە وەکو مەیدانی حەیوانان حزب دەکڕی بەدەیان و سەر دەکڕی میدیا دەکڕی نابی کەس قسە بکات کەەوە زۆر خەتەرە لە ئەوی کۆمەلگا هاوڕێیان خاڵی دۆمیش بێمە سەر ئەو نوقتەیە لێدانی ئەو ڕۆژنامە نووسەی یەکێتی شتێکی زۆر خراپە تا یەکێتیان دە پاساوی هینایتەوە بەنامەی مەکتەبی سیاسی ئەوەی بەردەم ئاسایشی مەکتەبی سیاسی کردیە و نازەم لێدانە ئەوەی ئەم بزانم درۆی دەکەن یعنی ئەو شتە قسەکم بەرمەج بووە ڕاست نییە ئەو کوڕە سەرخۆش بۆ بردیتمان و 15 دقەیە و ئەگەر 15 دقەش بی کابراایەک سەرخۆش بی بێتە پێش مەکتەب سیاسی ئیشی یەشێتی ئەوەیە تەلەفۆن و ئاسایش لۆ پۆلیس کە بدێ بابەرە سەرخۆشێک لێرێ لایدا نەگری بێ ژۆرێ 15-16 دقە و بە پێی ئەوە گوتەی خۆیان ها یعنی ئەمەوە واز لەوە بینین ئەوە ئیشیەوەیە بابە بعد تەلەفۆن و نزیکتری مدیر ئەوەی دەکە کاکە سەرخۆشێک لێرێ وەرە بی بە ئەو لای وەرن بیبەن بیگرن نەک بچی ئەتو لێی بدەی و بیبێ ژۆرێ ئەوە نقطەیەک لە نقطەکان کە خەلەلێکی زۆر گەورەی یەکێتیە دوو من تێناگەم یعنی یەکێتی بە چ عەقڵێک لەو سەردەمەی لەگە پارتی لەو ململانەیە قورسەدایە هەنی بەجددی پارتی لە کەمینە لە بۆی کەمینە چی داماننا کەمینە لە بۆی دانرایێت کو دەکەویتە ناو ئەو کەمینەی خۆی تووشی ئەو فەزاعەتە دەکات فەزاعەت دەکات لەسەر شتێکی وا بەسیت هەرچەندە ئەوەی ئەم بزانم ڕاست نییە کاکە ئەو ڕۆژنامە نووسە میران
لوقتی قضیه شورش اسماعیل مشکله هبوو قوباد لەگەری مشکلەیە بووە شۆڕش اسماعیل بیرتانە یەک دوو ساڵەمەوە بەرلات دوور کەتەوە بە تەمابوو استقالە پێ بدەن و یەکێتی هەوڵی دەدا قوباد داوای لەو کوڕە کردی ئەو زانیارانە لای منەیە کە ڕوونکردنەوەی لەسەر بدا و بەیاننامەی لەسەر نەیکرد بوو ئیترەوە لە بەردڵی بوو زائیدەن مەوزوعی ئەو پەرلەمانتارە ژنەشی کە لای قوباد زۆر گرنگە دیارە دەردێ ڕیسک بە مێژوویەکێتی بە جددیمان ئەتو لە یعنی دەی لەو هەولێرەی دەیان کادیرت دەگیرێ دەیان سوکاتی بە یەکێتی دەکرێت دەیان یەکێتی پارتی هەتچی دەکات ڕۆژێک لە ڕۆژە نەهاتی دیفاع لە کڕامەتی ئەو کادیرانی خۆت بکەیت دەی لەسەر خانمەکی دەی لەسەر قینەکی خۆت دەی هێزێک دەنێری گەنجێک دەباتن کادیری خۆشتە ها دەی بەی دەی ئەو وێنێ پیشان دەی قوبات یعنی من سەد دڵنیام کە قوبات تاالبانی دەستی لەو کەتنەی هەیە ئەوە دەقیقم لەو ئەوەی هەر ئەوەندە دەتوانم بڵێم کاچ خۆم یعنی بە جددی ئەوە ئاستنزمەشی زۆر گەورەیە تۆ لەسەر شتی تافع دەی ئێرهاب لە ناو هەولێرێش دەکەیت لە بەرامبەر پارتیش فەڵتەیەکی وا دەدەی یعنی چ پەیامەکت پێیە چ پەیامەکت پێیە لەو لێدانەی کردیتی دەدەقەیە چارێکە کە ئەگە یەک دەقەبی ئەگە یەک شەقبی لێیان دابیتن ئەگەر تەفسیری خۆیان بێت تەفسیرەشی زۆر سەقەتە کاچ خۆم یعنی یەکێتی لەسەر سەدان ڕووداوی ناو هەولێرێک خەڵک هەیە دە شەهیدیدایە ئەو پارتی سوکاتی پێ دەکات چەندین کادری هەیە قسە ناگەدەی لەسەر ئەو مەسەلە تافیعانە قوبادە فەندیدەی یەکێتیەوە سوک و سەلیم دەکەی بە جددیمە ئەو سوکردنی یەکێت یعنی چێتە دەستخۆشی لێ دەکات چێت چەپرە لێ دەدات لەسەر ئەو ڕووداوانە دەیکەی کاچ خۆم یعنی حاڵەتەکە تووشی یەکێتی بەخۆی بە پاڤلی یعنی ئەوی میزاستان بگری دەیکەن ڕیسک لە ناو هەولێرە دەکەی پارتی پێی دەکرێت ئێستا کە یەکێتی دەیان کادری مەکتەب سیاسی و سەرکرد ئاسایش بگریتن و بڵێ کاکەوانەیە ڕابینەوەتە لە خەڵکیاندایە و کەسیش ناتوانێت دیفاعتان لێ بکات یعنی بە جددی حاڵەتێکی زۆر قێزەوەنا تۆ دەی لە ناو هەولێرێ لەسەر بابەتی تافع لەسەر دڕاگرتنی کەسانێک کە هیچ سنجیانە لە ناو کۆمەلگا سنجیانە ئێرهاب بەکاردێنی زۆرچی لە خێز سەرەوەک خۆی دەڵێتن لێی درایە کاکە لێدان یانی شتێکی خەتەرە هەر حاڵەتێک بی سەرخۆش نییە مەکتەب سیاسی یەکێتی نارێ سەرخۆشە باشە ئینسان سەرخۆشەشی بگری چی لێ دەگا دەیداتە بەر شەق و شاپان یان ئەوەتە دەرێتە پۆلیسی یان ئەوەتە دەبەک ئاوی بەسەر چاویدایەکە ئەو دەرێ بڕۆ دەرێ کاکە بڕوو دەرێ بڕۆ ئەوە بە یعنی تەفسیرەکەتان بە ئاشکە هاوار دەکە کە شتەکەیەکە ئێم گوتم هەم قینی کۆنی قوباد لێ هەم لەسەر ئەو ئافرەتەشە و کە دێ لە ناو هەولێری باشەوە لە هەولێرە وا دەکەنەوەی لە سلێمانی یعنی بە جددیمە ئەتو لە هەولێرە بێ ئەو کەڵەگایە بکەی ئەوی لەگەرە من نەگونجێ ئەو پەیامدانەیە بە هەر حاڵ بە دەردی هەندێک هاوڕێ گوتنی وتیان کاک وەڵای یەکێتی کۆماندۆیە یەکێتی ئۆپەراسیۆنە یەکێتی دژە تیرۆرە هیچ یەکێتی مەڵبەند و مەکتەب ڕێخستن نمایە هیچ یەکێتی حزب نمایە میزاجی پاڤل و قوبادە دەست لە بۆ هەموو کارتێک دەبن لە پێناوی ئەوەی ئێستا بەس زەبر و زەنگ لای یەکێتی هەیە حاڵەتەکی زۆر خەتەرە کە مێژووی یەکێتی بە هیچدان بڵێن ئەو مێژوە قێزەوەنە نەبووە بەو دەرزەی زەبر و زەنگ تیرۆرگرتن ڕەفاندن کوشتن تێن دەگەی ئەو سیناریۆ تازە لەزا قوتار نەبووی ئەوە چیەوە لە خۆ دروست کردەوە یعنی لەزمەت دەدەدێ پارتی کە خەڵک بڵێ لە پارتی تێپەڕاندیە لەسەر چش کاچ خۆم شۆڕە ژێر بە کە خەڵکی خۆت دەگیرێ خەڵکی دیاری خۆت دەگیرێ ئەشکەنجە دەدرێ پارتی ئیهانەت دەکا لەوەی بە مووقف وەرە خەڵکی چی مەشەگەرت دەبیتن یان پێی خۆش دەبیتن بەس تۆ دەی لەسەر بابەتی وا تافع دەی لە ناو هەولێرێ لە کادیری خۆت دەدەی عەڵەقەن لە دوو کادری پارتی دابا لە تۆرەی ئەو هەموو سوکاتی پارتی پێتان دەکات بەرحاڵ هاوڕێیان من ئەوە و زانیاریانم لە ناشمەوێت زانیاری ینی غەڵەت بدەم ئەوە هەیە یەکێتی کارەساتە یەکێتی بوویتە یەکێتی کۆماندۆ و دژە تیرۆر و میزاجی پاڤل و قوبادی ئیتر ئەخیری خێربی زەوقیان چ بگری ئەوەی دەیکەن نە مەکتەب ڕێخستن مایە و نە مەکتەب سیاسی مایە و نە حزب مایە و
کۆمەڵە کەسیان دەوێتن کە نییە ئەوی چەپڵیان لۆ لێدا ئەوی بە شانوباڵیان هەردەدا لەو لایەش مەسعود بارزانی ئەوی یعنی و خێر و بەرەکەت وەدەزانی بە خەڵک دەدا ساڵێک و 3 مانگە فەشەلێکی گەورەیە یعنی ئاوڕێیان بڕوا بکە ئەوەی مەسعود بارزانی دەکە ئەوەی پارتی دەکات لە هەر وڵاتش کە بە بەس قانون هەبا دەبا برێتە پارتی وەرە لای کاکە وەرە لای تو پیاوی پێکینانی حکومەتنی فاشلی فەشەلی نایتۆ کاکە ساڵێک و 3 مانگە ناتوانانی حکومەت پێک بینی ئەیتر غەڵەت لە چیە چنیە گرنگ ئەوە مڵکی تاپۆی ماڵی بارزانیە پارتی نییە بڵێ ئللا من ئەوەندە پۆسەی دەدەمەوە ساڵێک و 3 مانگە نەیتوانێت نە پەرلەمان دابنیشی نە حکومەت پێک بینی تەواو دەبی لێ بگەڕی برێچێتی برێنەوەی نوێرە ئەنگۆ حکومەت پێک بینن یعنی لە دنیای قانون ئەوە هەیە بەرحاڵ هاوڕێیان سوپاسان دەکەم بۆ ئەو کاتەی من هەر ئەوەندە هەبوو حەزم کرد لەگەڵتان یعنی ئەو زانیاریانەم لایە هەردوو بابەت ئەوە بێت جێگای تەئسوفە یعنی ڕەوشێکی زۆر خراپیان دروست کردیە و خراپتریش دەبی و لێرەشەوە من دوایین جملە بڵێم لە سلەی لەزانە هاوڕیان ئیشی هەمومانە کاتێک فاشستەکانی تورک لە 1-2 ڕۆژی ڕابردوو زۆر سوکایەتیان لە سوکایەتی ئاست نزمیان بە لەی لەزانە کردی هەرچی هەمومانە لەو مووقفانە پشگیری و خوشکوبرایانەمان بکەین شەقامی فاشستی تورک کاتێک سوکایەتی بە ڕەمزێکی وەکو لەی لەزانان دەکەن هەرچی هەمومانە مەسەلەن پشگیری لەی لەزانە بکەین چکەوان لە ساوە سوکاتی بە لەی لەزانە کرد ژنەکی قوربانی دەری کوردە و ڕەمزێک لە ڕەمزەکانی کوردە لە باکوور سپاس بە ئەو کاتەی لەگە منتان سەرف کرد کاتێکی خۆش شەو